بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پەیام بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان ئەمڕۆ باسی خۆشەویستی نیشتیمان و ئاڵای کوردستان دەکەین. با بزانین دەبێت چۆن خۆشەویستیمان بۆ ئەو نیشتیمانە دەرببڕین کە هەزاران قوربانی و خەبات و شۆڕشومان لە پێناویدا کردووە. چەندان سەرکردەی دیاری ئەم خاکەمان، خەڵکی هەژارمان، گوندەکانمان، لادیەکانمان هەمویان بوونەتە قوربانی بۆ ئەوەی ئێمە بە سەربەرزی و بە ئازادانە لەو نیشتیمان و لەو خاکەی خۆماندا بژین. شاعیری گەورەی کورد و سەرکردەی گەورەی کورد پێشەوا قازی محەممەد خوای گەورە لێی خۆش بێت و لێی ڕازی بێت دەڵێت و بیرم دێ لە مەکتەبا دەیان پرسی دوودانە دوو دەکات چەند تێکڕادیان نووسی دەکات چوار کەسی من لە حیسابە نمرەی کەمم دەهێنا لەبەرەوەی لای من وا بوو دوودانە دوو دەبن بەیەک نابن بە چوار لەگەڵمانە بن من بۆ چوونی قوتابیانتان بۆ دەگوازمەوە لەسەر خۆشەویستی نیشتیمان بینەرمان بن. چۆن هەستی نیشتیمانیمان زیادکەین، چۆن خۆشەویستیمان بۆ نیشتیمان زیاد بکەین. ئەمە وەکو میلەتی کورد ناڕەحەتی و زەحمەتێکی زۆرمان چێشتی. یعنی تا ئێستا چەندین شەهیدماندایە، 1001 شەو نخۆنیمان کردی هەتا گەیشتنە ئەم حاڵێ. لێکوانە ژەمە ناتوانین بین بەڕاستیمەکە لە بۆ ڕۆژی زلی کوردی و ئاڵای کوردستان جاروایە دەکەین زلکی کوردی لەبەر نەکەین. یعنی ئەوە دەرخستنی هەست و نەستی کوردایەتیە. توانین بڵێن لێکوانە کوردبوونە ئەو جلک و بەرگەوە مەڕاستیمە ڕێک دەخین ڕۆژێکە کەوا ئەمە دەتوانین نای بنێن ڕۆژی زلی کوردی و کەوا ئێمە دەریخین میلەتێک وەکو میلەتانی تر ئێمەش نەتەوەیەشین، ئێمەش ئاڵایەکمان هەیە، ئێمەش دەتوانین وەکو کەسەکانی تر وڵاتەکانی تر ببین بە دەوڵەتێک. چۆن هەستی نیشتیمانی لە لای گەنجەکانی خۆمان خۆشەویستکەین وەکو گەنجێک. کاکە جیان ئەو ڕۆژێکی زۆر پیرۆزە دەربارەی ئاڵای کوردستان. ئەمڕۆ کە بەبەرز دەنرخێنم پیرۆزبایی لە گشت کوردێکی تاک دەکەم لە تاک بە تاچی کوردەکان دەکەم ئەوانەیە کە ئەو کۆمەڵە شەهیدەماندایە لە پێناو ئەو ئاڵایە بۆی ئەوڕۆ کە زۆر بەرز دەینرخێنم. هیوادارم گەنجەکانیش تۆزێ لە ناویان کاڵ بۆتەوە کە ئیتیمای نیشتیمانیان بە قوت بێتم، بەڵام هیوادارم گەنجەکانی خۆش. بۆچی ئیتیمای نیشتیمانی کەم بۆتەوە؟ کاکە جان بارودۆخی سیاسی لە وڵاتە وای کردووە تۆزێ گەنجەکانمان کاڵ بنەوە لە هەستە نیشتیمانیەکان، بەڵام لەخوا بەزار بێ بەعزێکی باشی تێدا هەستێکی نیشتوانی پتەوی لە ناوی خێوە سەقیوە. هیوادارم لە داهاتوش گەنجەکانی تیش کەوانەی کاڵ بۆتەوە لە ناویان تۆماتی چەند هەستێکی بە پتە و کاریگەریانە ناخدا بێتم بۆی ئەو هەستە کاریگەر و ئەو هەستە پتەوە دروست بکەین. کاکە جان ئێستا عالی عازل کوردەواری ئەڵێ گەنج تووڕە بووە لەم بارودۆخەی لەم کوردستانە دەگوزەری. یعنی کۆمەڵێ شت هەیە دەربارەی گەنج نەکراوە، بەڵام بێتەوە شتانە بکرێتن کۆمەڵێک گەنج هەیە دڵی شکاوە لەو نیشتیمانە لەسەر شتێکی گەورە بیان بچووک بیان گچکە بێتن. ئێستا بێت و ئەگەر باڵ بێت ینی حکومەت پاڵپشتێش تەواوی گەنجان بکاتن لە زۆر ڕووەوەیە وەکو دامەزان و وەکو هەلی کار وە زۆر بابەتی تر ئەو کاتە تۆماتی چێن ئەوانش هەشت نیشتیمانیەکەیان بە پتەوتر دەبێ باشتریش دەبێتن. وەکو گەنجێک چت هەیە بۆ نیشتیمان؟ وەڵاهی چما بیت نیشتیمان خۆشەویستە، نیشتیمان دایکە. بەڵێ یارێ هەستە لەلا دروست بووە. وەڵاهی ڤیدیۆ وەستە لەناو هەموو کەسەش یعنی کۆمەلگادا هەیە، هەموو کەسێک هەیە وەستەکە نیشتیمانی خۆی خۆش دەوێتن. یعنی ئەو شتە ناخواندایە کوردستان خۆشەویستە. ئەی چۆن وا بکەین خۆشەویستی نیشتیمان وونەتەوە لە لای گەنجان و هاوڵاتیانی ئەم نیشتیمانە زیاتر بکەین؟ وەڵاهی دیێوەجا دەگەرێتەوە سەر خۆمان کەەوە چی بکەین لە پێناو نیشتیمانمان. زۆر کەس ئێستا مەقسەد نیشتیمانی خۆی بەجێ دێڵێت و لەسەر دەرەوەی وڵات ڕوو لە دەرەوەی وڵات دەکاتن، بەڵام چەندی پیکرێتن لە ناو وڵاتەوە یعنی خزمەتی نیشتیمانەکەی خۆت بکەی باشتر لەوەی کە ئەمڕۆ کە دەبینم ڕۆژی بەرزکردنەوەی ئاڵایە لێ باشە چۆن هەستی نیشتیمانی خۆمان زیادکەین و زیاتر خۆشەویستیمان بۆ ئاڵا و نیشتیمان هەبێ. پێویستە لەسەر هەم تاکێکی کورد و کۆمەلگاکان کە زیاترش نیشتمان پەروەریان بۆ خاکە و ئاڵەکان دەربڕن لە پێناو ئەوەی بنێتەوە چێگیر و تا یەکێک لەو نەتوانەکە مایە شانازی بن. هەموو نەتەوەیەک شانازی بە ئاڵا و نیشتیمانی خۆی دەکات. تۆکو گەنجێک شانازی پێوە دەکەین؟ بێگومان. باشە چی وای کردووە ینی شانازی پێوە بکەی خۆشت بوێتن هۆکارەکانی چییە؟ چکە خەوان گەلێکم کە ینی سەداهان هەزارها شەیدی داوە کە لە
لە سەدەکانی ڕابرد و ناها شێدیمانداوە لە پێناو ئاڵە وڵاتەکەمان تابنە وڵاتی سەر بخۆ بە بەردەوامیشدا جەنگدان. خۆشەویستی نیشتیمان بۆ زیاد دەبێت کە پەروەردەیەک لەلایەن کەناڵەکانەوە وەرەوە پەروەردەیەک لەلایەن خێزانەوە بکرێت و بێجگەلەوەش کە خودی کەس تاکە کەس بەرپرسیارە لەوەی کە بۆ هەر شتێک خۆشەویستیە بێت ئەوش خۆشەویستی نیشتیمانە. باسی کەناڵەکانی ڕاگەاندنت کرد باسی خێزانت کرد ئێستا حەز دەکەی کەناڵەکانی ڕاگەاندن خۆشەویستی نیشتیمانیان لە لای تاکەکان زیاد کردووە یاخود وایان کردووە گەنجان لەم وڵاتە بێزار بن. ناڵێم بە شێوەیەکی یعنی تاڵ و خراپ ینی ڕۆڵیان هەیە بەڵام بەڕادەیەک یعنی وایان کردووە کە خۆشەویستی نەمێنێ بەڕاستی بەڵام ئەمە تا ڕادەیەکە ینی لە هەموو شتێک لانی نەرێنی هەیە و لانی ئەرێنی هەیە بێگومان بەڵام کەمتر ینی بەڕای من ئەو ڕۆڵیان نەدیوە. باواقعانە لەسەر ڕۆڵی خێزان بدوێن ئایا تاکەکانی خێزان وایان کردووە منداڵەکانیان ئەم نیشتمان و ئەم خاکیان خۆش بێ بێگومان ئەوە دەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە ئەو کەسەی کە خودی پەیوەندی نیشتیمان لەگەڵ کەساتەکە بەڵام ینی لەگەڵ خێزان لەگەڵ نیشتیمان پەیوەندیە کە بیتن لە بینیان بۆ نمونە ئەو پەیوەندیە لەوانەیە مادی بێ و لەوانەیە معنەوی بی بەڵام بەڕای من خۆشەویستی نیشتیمان دەبێت لای هەموو تاکەکانی کوردستان هەبێت ئەمە نەک لەبەرەوەی کە یعنی نیشتیمان خراپە نەک بەڵکو خودی ئەو کەساتیانەی کە لە ناو نیشتیماندا هەیە وایان کردووە کە نیشتیمان لە بەرچاوی خەڵک ڕۆشکە. بەڵێ خۆشەویستان و ئایزان من بەردەوامم لەگەڵ قوتابیانی زانکۆی سلاحەدین بەشی کۆلێژی پەروەردەی بناڕەتی لێرە باسی خۆشەویستی نیشتیمان دەکەم ئەمڕۆ بەشێک لە گەنجان خۆیان گۆڕیوە و هەست و سۆزی خۆیان بۆ نیشتیمان دەردەبڕن بابزانم چۆن وا بکەین زیاتر نیشتیمانی خۆمان خۆش بێ من بۆ چوونی هاوڵاتیانتان بۆ چوونی قوتابیان و گەنجانی ئێرەتان بۆ دەگوازمەوە لەگەڵمان نابن چۆن وا بکەین نیشتیمانمان خۆش بێ دەبێ هەستی نیشتیمانیت هەبێ ڕۆژەکە بەرز ڕابگری بۆ نونە بەجێکی کردی بەڵام ئەم ڕۆنەم چاین لەبەر بکەم. حەزەکەی ئێستا گەنجانمان ئەو خۆشەویستیان نییە بۆ نیشتیمان وەکو پێویست زۆر کەمتر بۆتەوە لە پێشووتر و لە ساڵانی تر زۆر کەم بۆتەوە. باشە بۆچی کەم بۆ تۆ؟ وەڵی یان حەزیان پێ نییە یان هەر کەسەکە بەدڵی خۆی هەیە حەزی پێ نییە هەیە حەزی لە نیشتیمانیە یاخود تووڕەیە نا شەرت نییە لەوانەیە حەزی بەدرکەکە نەبیان هەر شتێکت کە باشە هەموو کەسێک لە هەموو وڵاتێک تاکەکان نیشتیمانی خۆیان خۆش دەوێت وڵاتی خۆیان خۆش دەوێت بەڵام بۆچی ئێمە ئەگەر لە هەڵوێستێک تووڕەبین یان لە بارودۆخێکا تووڕەبین ئیتر دەڵێن نیشتیمانمان خۆش ناوێت ئەوەش دەگەڕێتەوە بۆ سەر کەسەکان بەڵام لە وڵاتی خۆشمان هەموو تاکەکان نیشتیمان پەروەرن بەشداری دەکەن ئێستا لە بۆ نمونە چەند تەڵەبە بەشداری کرد شتێکی جوان بوو ئەوانەی بەترکی کوردی زۆر جوان بوو. چۆن وا بکەین لە لای منداڵەکانمان لە لای گەنجان خۆشەویستی نیشتیمان زیاد بکەین زیاتر برەوی پێ بدەین و زیاد بێت لەلایەن ئەوە دەگەڕێتەوە سەر داک و باوکەکانیان کە دایک و باوکان بۆ نمونە هەر لە تەمەنی 4-5 ساڵی دچی کوردیان لەبەر بکەن هەر لە هەموو بۆنەکان بەشداریان پێ بکەن لە نەورۆز لە جەژنەکان لە هەموو بۆنەکان بەشداریان پێ بکەن لە ڕۆژی دلکی کوردی ڕۆژی ئاڵا ینی ئەوان داک و باوکەکان دەبێت دلک و کوردیان بۆ ئامادە بکەن ینی ئامادەیان بکەن بۆ ئەو ڕۆژە چکە پیرۆزە زۆر جوانە. چۆن خۆشەویستیمان بۆ نیشتیمان زیاد بکەین؟ وەڵای خۆشەویستی بۆ نیشتیمان زۆر گرنگە ئەتوو پێویستە ینی نیشتیمان خۆش بێ ئاڵات خۆش بێت چکە ئەتوو تازەنەوەی ئەو وڵاتەی ئەها باشە هەموو کەسێک هەموو تاکێک لە هەموو وڵاتێکان نیشتیمانی خۆی خۆش دەوێت بۆچی ئێماگەر لە نیشتیمان تووڕەبین ئیتر دەچین یان ئەو شتانەی کە نیشتیمانە دەیشتێنین یان نیشتیمانەکەمان پیس دەکەین ئەگە بە فرێدانی کاغەزێک بێت بۆچی ئەو هەستەمان هەیە بۆچی هەشتی خۆشەویستی زیاتر دەنابڕین بۆ خاکە بەجددی بەداخۆل و ئەو تشتەی چکە ئەتوو ینی کە لە وڵاتی دەژی پێویستە لە هەموو لایەنەکان ینی نیشتیمان و کوردستانی خۆت خۆش بێ لە پاکخایەنی بی لە شێوازی قسەکردن لە تعاروف ئەوانە زۆر گرنگن و ئەتووکە تاکەچ لەو کۆمەڵگایی پێویستە ینی زۆر تشتکە ینی ڕەچاوی بکەیت ینی لە دابوونەریت و ئەوانە دابوونەریت کۆمەڵگا کووە پێویستە ئەو هاوی زۆر گرنگە. سڵاو لێوێ ماوە.
سڵاو لە ئێوەش سپاس مەمنون. دەبێت چۆن خۆشەویستی خۆمان بۆ نیشتیمان دەرببڕین. ئۆکەی نیشتیمانە و پارچە خاکەیە کەوا تێیدا دەژین ئەو خۆشەویستیە کە تاچێک پێویستە لەسەر هەموو تاچێک هەی بێ جگە لە سیاست مەدارەکان مەبەستمەوەی سیاست مەدارەکان دێن و دەڕۆن بەڵام نیشتیمان هەر نیشتیمانە بۆی هەر تاچێک دەبێت ئینتیمای هەبێ ئینتیماکەی من نەبەستمەوە بە سەرکردەیەک بە کەسایەتیەک بەڵکو من کوردم کەواتە کوردستانم خۆشەوێ تاو ئێستا ئەو هەستا نیشتیمانیە ئەو ئینتیمایە لە لای گەنجان چۆن دەبینی؟ ئۆکەی بەداخەوە لاوازە لە بەڵەوەی ناحاڵی بوونەکەیە لە ناو گەنجان کە من لەبەر ئەوەی سیاستێکم بەدڵ نییە لەبەر ئەوەی دەسەڵات هاوخەمی من نییە بە جۆرێک لە ناو دوو کەوانە نیشتیمانەکەم نابێ خۆش بێ بەڵام بەداخەوە من وتم نیشتیمان هەر نیشتیمانە ئەمڕۆ ئەوانە لەسەر حکومن پێشتر کەسانیشتر لەسەر حکومن و خەڵکانی دیکەش دێن بەڵام نیشتیمان هەر نیشتیمانە کەواتە ئێمەی گەنجان ئێمەی مامۆستایان قوتابیان پێویستە هەر هەمومان نیشتیمانمان خۆش بێ چکە نیشتیمان مڵکی منە پێش ئەوەی مڵکی کەسانی تر بێ دەبێ بەو شێوە خۆشم وێ خۆشویستنی نیشتیمان چۆن دروست دەبێت ینی چۆن دەتوانین خۆشەویستی نیشتیمان دروست بکەین لای تاکەکانی کۆمەلگا لە ڕاستیدا یەکێک لە ڕەهەندە هەرە بەهێز و کاریگەرەکانی گەنج بریتە لە ئینتیمای ئینسانی گەنج بۆ خاک و نیشتیمان وەوە شتێکی لەبیر نەکراوەشتر زۆ گرنگە بەڵام ئێمە چۆن وا بکەین ئەو کارتێکەرانە زیاد بکەین کە خۆشەویستی ئینسان بۆ نیشتیمان ئینتیمای ئینسان بۆ نیشتیمان حبی ئینسان بۆ نیشتیمان زیاد دەکات بێگومان یەکێک لەوانە بریتە لە پەروەردەکردن پەروەردەی منداڵی ئێستا پەروەردەی وەچەی تازە لەسەرەوەی کە خاکی خۆی خۆش بێت باسکردنی مێژووی ڕابردووی ئێمە کە مێژوویەکی پڕ لە خوێنمان هەیە مە خوێنمان داوە بۆ نیشتیمانە قوربانیمان داوە بۆ ئازادی بۆ سەربەخۆی گەرچی تا ئێستا ڕەنگە بەشێکی زۆری تمۆحەکانمان خەونەکانمان نهاتی بێتە دی کەم کورتی زۆرە کێشە لە وڵاتی ئێمە زۆرە بەڵام لەگەڵ هەبوونی هەموو ئەو کێشە و قەیرانۆمانش هەرچۆنێک بە نیشتیمان هەر نیشتیمانە ینی کوردستان هەر دایکە لەبەرەوە کاڵبوونەوەی ئەو هەستە لە نێو ناخی گەنجانی ئێمە کێشەیە بەڕاستی پێویستی کارەکەی چییە مامۆستاجان و کارەکەی بۆچی دەگەڕێنیەوە کێستا بە شێوەیەکی بەرچاو دیارە ئەو خۆشەویستیە وەکو پێویست نییە بۆ نیشتیمان لە لای تاکەکانی کۆمەلگا ڕەنگە بە شێکی پەیوەندیدار بێ بە ئەوەی کە منەمانتوانانی و چارەسەری کێشەکانمان بکە ڕەنگە بە شێکی پەیوەندیدار بێ بەهۆی ئەوەی کە بەشێک لە میدیا ڕەنگە بەرپرسیارانە مامەڵە نەکا لەسەر تێرکردنی حەزی ئینسان بۆ نیشتیمانی ینی تێراوکردنی ئیرادەی ئینسان ئینتیمای ئینسان بۆ پارێزکردن لە نیشتیمان بۆ خۆشەویستی نیشتیمان لەگەڵەوەشدا ئێمە گەنجانی واشمان هەیە لەمان کاردا خۆشەویستێکی پراپڕی هەیە بۆ نیشتیمان ئێمە دوێنێ پێر کۆمەڵێک ڕووداوی زۆر دڵتەزێنمان بینی لە سەر سنوورەکانی ئێمە لەگەڵ داعش کە ما بڵێن گەنجانێکی زۆر خوێنگەرم مناڵ تەنانەت خۆی بەکوشداوە لەسەر نیشتیمانیان ئەوە دەخەری ئەوەیە کە هێزی ئینسانی کورد بەرامبەر بە نیشتیمانی خۆشەویستی ئینسانی کورد بەرامبەر نیشتیمان هێندەش لاواز نییە یعنی ئێمە ئەو ئیرادەیەمان تێدا هەیە ئەو داستانە قارەمانی تێشمان تێدا هەیە کە ئێمە لەسەر نیشتیمان خۆمان بکوش بێت بەڵام لە ما کاتیشدا پێویستە ئەو ئینتیمایە کە بە جۆرە لە جۆرەکان لە هەندێک لاوە کاڵ بۆتەوە پڕ بکرێتەوە تۆخ بکرێتەوە ئیشی لەسەر بکرێت ڕاندەکان دەستنیشان بکرێت کێشەکان چین گەنجی ئێمە لە چیدا بێزارە زائیدەن چۆن ئەو خۆشەویستیە پڕ بکرێت دروست بکرێتەوە بە کەناڵەکان زۆرن کەناڵی پەروەردەمان هەیە کەناڵی خێزانیمان هەیە ڕاگەیاندن میدیا جامیعە ئەنی یەکێک لە ئیشەکانی جامیعە دەبێت هەستی بەرپرسیارەتی ئینسان بەرامبەر بە نیشتیمان دروست بکات لە ڕاستیدا خۆشەویستی نیشتیمانیش تەنها بریتی نییە لە بەرزکردنەوەی ئاڵا تەنها بریتی نییە لە مەسەلەن سرود لەسەر نیشتیمان گەرچی ئەوانە دروشمی زۆر پیرۆزن بەڵام خۆشەویستی نیشتیمان بە دەرەجەیەک برتی لە خزمەتکردنی نیشتیمان من وەکو خۆم وەکو گەنجێک کە لەم وڵاتەدا لە بواری ئەکادمیدا ئیش دەکەم خۆشەویستی من بۆ نیشتیمان لە پاڵ پیرۆزی ئاڵا و خۆشەویستی من بۆ ئاڵای کورد و بۆ شوناسی کورد لەمان کاتیدا بریتێلەوەی کە من کاتێک لە جامیعەدا دەرس دەڵێمەوە بۆ پەری خۆشەویستیەوە بۆ خزمەتکردنی کچان و کوڕانی کورد دەرس دەڵێمەوە زۆر گرنگە ینی بۆ خزمەتکردنیان بۆ پێگەیاندنیان بۆ برەوپێدانیان ئەمە خۆشەویستی نیشتیمانە پێویستە ئەم هەستە لە نێو گەنجانی ئێمەدا دروست بکە هەر کەس بە پیشەی خۆی بۆ خزمەتکردنی کۆمەڵگەی خۆی نیشتیمانی خۆش بووە ئەنجا ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە ڕۆژی ئاڵایە بۆ منیان ڕۆژێکی نەتەوەی و نیشتیمانیان پێویستە هەمومان بێکەوە ئەو سرود و سرودە نەتەوەیەمان پتە بکەین کە ئێمە هەر جیاوازێکمان هەبێت دوازار هەمان کوڕیام خاکەین هەمان کوڕیام نیشتیمانین کە بێتە لە کوردستان چۆن هەستی خۆشەویستی نیشتیمان لە لای تاکەکان زیاد بکەین بەڕای من یعنی لە ڕۆژانی ئەو هەرە زۆر پێویستە یادی ئەو ڕۆژانە بکەینەوە تا یعنی خەڵکانی کەش چاو لەمە بکەن و یان وەک بزانن کە ئەمەش ئاڵایەکمان هەیە کە زۆر خۆشمان دەوێت
بۆیە لەسەر هەر تاکەکی وەکو ما پێویستە ڕێزدە و ڕۆژە و ڕێزدە و ئالایە بگریتن چکە ئەو ئالایە یعنی بە هەموو جیهانت دەناسێنتن لێ هەتا ڕێزی لێ بگرین هێشتان کەمە. باشە چۆن بتوانین ئەو خۆشەویستیە لاینەوەی داهاتوو زیاد بکەین پەرەی پێ بدەین ئینتیمای نیشتیمان بوونمان زیاتر بەرەو پێش ببین. بەتەکید ئەگەمە بەردەوامی لەسەر ئەو یادکردن ئەو ڕۆژانێکە یعنی ئەوانش سەبر تەمەش ساولەمە دەکەن تەماشا دەکەن کە ئەمە ئاڵایەکمان هەیە و لەو ڕۆژە یعنی جێ شانازیە کە ئەمە ئالایشی ئەومان هەیە ئەوانش هەر لە چاولەمە دەکەنەوە چونکە تو تەماشای هەر جیلەکە لە دوای مەدێتن تەماشای مای کردیە ئەگەر ئەمە ئاڵایەکەمان خۆش بێ بەتەکید ئەویش خۆشی دەوێتن لێ پێویستە یعنی ڕێز لە ڕۆژە و ڕێز و ئالایش بژیرێتن. بەڵێ خۆشەویستان وایزان ئەوەی تاوکو ئێستا بینیوتانە هەست و سۆزی قوتابیان و مامۆستایانی یەکێ لە کۆلێژەکانی شاری هەولێرە لەسەر خۆشەویستی نیشتیمان ئێوە لەگەڵمانە بن من دوای ئەو نابڕە دەگەڕێمە وڵاتان. سڵاوتان لێبێ خۆشەویستان دوای نابڕەکە جارێکی دیکەش هاتمەوە خزمەتان ئەمڕۆ لەسەر خۆشەویستی نیشتیمان و پیرۆزی ئاڵای کوردستان لە یەکێ لە کۆلێژەکانی شاری هەولێرم دەمەوێت قوتابیان لێرە بدوێنم بزانم هەستیان چۆنە بۆ نیشتیمان و چۆن خۆشەویستی خۆیان بۆ ئاڵا و خاچی خۆیان دەردەبرن ئێوە بەردەوام بن لەگەڵمانە. تۆ وەکو گەنجێک پێ دوای ئێستا گەنجانی هەرێمی کوردستان نیشتیمانی خۆیان زۆر خۆش دەوێ و ڕێز لە ئاڵا و ئەو شتە ڕەمزیانەی خۆیان دەگرن کە لە وڵاتە هەیە. ئەوەیە من دەیبینم لێرە تێدایە بەڵام زۆری گەنجەکان یعنی پشتیان لە وڵاتی خۆیان و ئاڵا و کولتوری کوردی کردیە چونکە هەمووی چاوی لەوەیە بژێ ژیانی خۆی ناتوانێت دابینکە لە وڵاتەکە چاوی لەوێ نەتوانین بژێ ژیانی خۆی دابینکە ئیدی هیچ شتێک نابینی بێزگە لە مادیەکە مادیەکە نەبوو ئیدی هیچ نابینی زیری کوردی نابینی شتێک نابینی ناتوانێت ڕۆژەش بکاتەوە ئیدی سەر هەڵدەگرێت شوێنتر کەواتە وڵاتەکەمان ئێمە توانین خۆمان کار بکەین پەرەی پێ بدەین و ڕناجی بکەینەوە ئیدی ئاڵاکەمان بەرز دەبێتەوە بێش ساردەوری خۆمان بینە دەوڵەتەکی سەربەخۆ هیچ کێشەیەکمان نەبێت بەس گەنجەکانمان نە هەوڵێک دەدەن هەمووی پشت دەوڵات و ئاڵا و کولتوری خۆی کردووە زۆربەی دەتوانین بڵێن. چۆن ئەو هەستە نیشتیمانە لای منداڵەکانمان لای ئەو منداڵانەی تازە پێڕادەکەن لە هەروها لە قوتابخانەکان لە قۆناغەکانی خوێندن چۆن ئەو هەستە بەرز بکەینەوە؟ ئەوەشیان بە بەنامەدا ڕێژی دەبێتن ئەویان لە پەروەردە دەبێت دەست پێ بکەین وەزارەتی پەروەردە دەبێت بەنامەیەکی تیمایەکی زۆر پتە دابنێ بۆ ئەو مناڵانەی کە سەرەتا داخی لە قوتابخانە بن دەبێت با پەروەردە بکرێن کە نیشتیمان و ئاڵا و خاک و وڵاتی خۆیان زۆر خۆش بێ. گەنجێک پێ دوایە دەستگاکانی ڕاگەاندن کاریگەریان هەیە لەوەی گەنجەکان باڕاستەیەک ببن کە نیشتیمان و ئاڵای خۆیان خۆش بێتن. بەڵێ لەم بوارەوە کۆمەڵی کەناڵەیە وارەکە گەنج هەم بداتن ڕەچی لەو نیشتیمان نەبێتەوە یعنی بەداخم لەو کەناڵانە بۆ نایە کاکە شتێکی جوان بکەیت گەنجەکەمان تۆماتیشیان هەستێکی پێوی بێ بۆ نیشتمانەکەمان نیشتمانەکە خۆش بێ بۆ لێ دەکەی لە بەچوی ڕەش بێتن هیوادارم کۆمەڵی کەناڵەیە کە بۆ کارانەوەدا تێپەڕە بن وا بکەن گەنج ئاشنا بێتەوە بە نیشتیمان شار بێتەوە بە باوەشی نیشتیمان. من و تۆ دەتوانین چی بۆ نیشتیمان بکەین؟ وڵی زۆر شتێ ئێستا تو مەقسەد پەیامنەی لە ڕووی لەوانەیە لە ڕووی ئەو پەیامی خۆتەوە من بە لە ڕووی قوتکەوەی کە قوتابیمە لە ڕێگای خوێندنەوە بتوانم یعنی خزمەتی نیشتیمان بکەم. هەست دەکەی ئێستا خۆشەویستی نیشتیمان لە لای تاکەکان کاڵ بۆتەوە؟ وڵی پێوە دیارە بەڵێ لەگەر کارێک وای کردووە وا کاڵ بێ. وڵی وەزعەکەی ناخۆش یعنی زۆر کەسەیە لەبێ پارەی یعنی لەبێ ئەوە یعنی وەزعکی ناخۆشی دەست بەسەر هاتیە ڕوو لە دەرەوە دەکاتن قسە بە نیشتیمان دەڵێتن هەموو شتەکان دێتەوە سەر نیشتیمان. ئەو بۆ نمونە ئەو هەموو شەهیدەمان داوە ئەمفال کراوین توانی ومانە ئەو ڕووداوانە بە جیهان بناسێنین و بڵێن ئێمە گەلێکی زوڵم لێکراوین. بەڵێ بێگومان بۆمنا ئێستا لە پەرلەمانی فەڕەنسا کارەسەوەی دەکراکە کۆمەلگای کوردەکان بناسرێتن ئێستا لە پەرلەمانی بەریتانی وڵاتەکانی تریشدا لە بەلجیکاش بەردەوام کارەسەوە دەکرێت کە کوردی کوردەکان بناسرێت بە وڵاتانی ئەوروپاوە ئێستا وردە تاوا گەلی زیاندا ینی شارزای وڵاتێکی بەنای کوردستان دەکات یەکێ لەو زڵمکراوترین وڵاتەکانی زیاندا. باشە
لە چاو ینی گەنجانی ئێستا وڵات و نیشتیمانی خۆیان زیاتر خۆش دەوێت یان گەنجانی چەند ساڵێک لەمەوبەر گەنجانی پێشوو کامیان خۆشەویستیان بۆ نیشتیمان زیاتر بوو قۆناغ بە پێ قۆناغ دەگۆڕێت بەڵام بە پێی کات بم بەڕێم وایە کە ڕابردوو زیاتر بووە باشە بۆچی ڕابردوو زیاتر بووە بەهۆی ئەوەی کە ینی پێشکەوتنی زۆری لە تەکنەلۆژیا گۆڕنی بیر و ڕای کرد و هەروەها کۆچکردن بۆرە دەرەوە تا حدە کارگەری لەسا هەست نیشتمان پەروەری ئەستی گەنجەکان هەبووکە با بڵێن زۆرێک لە بیرتەسچکردنەوەکە برد خۆت دەڵێ خۆ نیشتیمان مڵکی هیچ کەسێک نییە مڵکی هەموو تاکەکانی ئەو کۆمەلگایە ئێمە دەبێ بۆ نمونە لەبەر هەڵوێستێک یان لەبەر ڕەفتارێک یان لەبەر چەند کەسێک ئێمە نیشتیمانی خۆمان خۆش نەوێ نانانە ئەبەت نابی لەبەرەوەی نیشتیمان پیرۆزە پێغمبەرمان صلی الله علیه وسلم خۆشی کە مەکەی بەجێهێشت بە گریانەوە ئاورداوەوە کە مەکەی چەند خۆشەویست کەواتە من لێرەوە بە خەڵک دەڵێم کە نیشتیمانتان خۆش بێت نەک لەبەر ئەوەی کە ناخۆشە و جێگاکەن یان لانی مادی خراپە نا لەبەرەوەی کە ئەرکە لەسەر ئێمە ئەگەر ئەمە وڵات نەپارێزین ئەگەر ئەمە خۆشمانەوەی چی خۆشی بێ باشە بۆچی من ئەمڕۆ زۆر لێرە گەڕام لەسەر خۆشەویستی نیشتیمان ویستم گەنجان بدوێنم بەڵام هەستم کردوڕۆ عاجزن نەدەدوان لەسەر خۆشەویستی نیشتیمان بەڕای من ئەوە دەگەڕێتەوە سەر لایانی شەرم یەکەم دومیش دەیانەوێت دیار نەبن و سێش لەوانەیە بەشێکیان تووڕە بن ئەمە سێ لایەنە لەوانەیە هەر سێ لایەن هۆکار بن بۆ شتە و ئەمەش ڕۆژێکی زۆر زۆر خۆشە لە من لەبەرەوەی هەم ڕۆژی لەدایکبوونیشمە ینی چێژ و خۆشێکی زۆر زۆر ئەمڕۆ و ڕۆژی ئاڵا پیرۆز بێت لە سەرجەم گەلی کورد لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ کوردی کوردستان و کوردانی دەرەوە وڵات قوتابی کۆلێژ لە چاو گەنجێکی ئاسایی دەبێت ئینتیمای زیاتر بێ بۆ نیشتیمان بەلایانی کەم دەبێت جیاوازیەکی هەر هەبێ بەڵام من ئەمڕۆ هاتم گەنجانی ئێرە بدوێنم قوتابیان بدوێنم زۆربیان لەسەر خۆشەویستی نیشتیمان نەدەدوان وڵا ئەوەیان لەوانەیە پەیوەندی بەوە بێ کە بەشێک لە تاکەکانمان نایەنوێ دەرکەون ئەگەرنا من ئەکیدم هەر تاچێک کە دەدوێنی دوور لە کامێراکەت لەوانەیە دنیایەک شتی پێ بێ ئەکیت قسەی پێیە نیشتیمانەکەی خۆی خۆش دەوێ بەڵام لەوانەیە نێوێ دەرکەوێ لەوانەیە یەکەم جار بێت کە بێتە بەرامبەر مایک بۆ ئەوە ئەگەنا من جیاوازی دەبینم دەیانوت عاجزین تووڕین من لەوانەیە جیاوازێک ببینم لە نێوان تاکەکانی زانکۆ لەگەڵ تاکەین دەرەوە بەڵام تاچی ڕۆشنبیریشمان هەیە لە دەرەوە نەکرد قوتابیانی زانکۆ قسە دەکەن ڕاستە لەوانەیە قوتابیەکانی زانکۆمان عادز بن بۆ چونکە دەڵێ من دوو ڕۆژکە تەخەڕوجیشکەم ئەوە تا دانامەزرێم ئەوە تاوە بەڵام من دەڵێم نابێ خۆمان لەوە ببەستینەوە خۆشەویستی نیشتیمان پەیوەندی بەوە نییە بەڵکو خۆشەویستێکە ئەوەیەکەوە من ئاو هەوایە کەڵ دەمژم ئەوە یعنی خۆشەویستی نیشتیمان خاکێک تێیدا دەژیم ئەوە یعنی خۆشەویستی نیشتیمان زاران لە قوتابخانەکان ڕۆژانی شەممە سەرجەم قوتابیان ڕیز دەگران سرودی نیشتیمانی دەگوتراوە چ لە سەردەمی پێشوو چ ساڵانێک پێش ئێستا بۆچی ئێستا بەو جۆرە نایبینین وەڵام من قوتابخانەکان نازانم چکەمە لە زانکۆین من واز دەکەم لە قوتابیخانەکانیش هەیە بەڵام هەموو ڕۆژەکان نەبێ لەوانەیە هەفتەی ڕۆژێکیان دوان ئەم پێشکەشکردنیم سرودانە هەبێ بەڵام ئێمە وەکو مامۆستایانی زانکۆ وەکو ئەو جیەتە پەروەردکارە کە ستاف دروست دەکەین دەیانێرین بۆ ئەو ناوەندانە ئەم هەستانە بەردەوام ئیشی لەسەر دەکەین مامۆستایانی زانکۆ یعنی کار دەکەن لەسەر زیادکردنی هەستی نیشتیمانی لەلای قوتابیانتان بەڵێ ئەکید لە ڕێگەی دەرسەکانمان بۆ نمونە ئەو قوتابیانەی لە بەشی کوردین ئەمە هەر بەشێکن لە پرۆسەکە بەڵام ئەو قوتابیانەی جگە لە بەشی کوردی بابەتێکیان هەیە بە ناوی بابەتی کوردناسی لە ڕێگەی ئەم بابەتەوە ئەگەر هیچ بابەتێک تریش نەخوێن لە ڕێگەی ئەم بابەتەوە هەستی نیشتیمان پەروەری تێدا زیاد دەکەینەوە ئەگەر لاوازیش بێ بەردەوام کاری لەسەر دەکەیت زۆر جار مرۆڤ هەیە لە خۆی بێزار دەبێت تووڕە دەبێت بەڵام هەرگیز و هەرگیز پەنا بۆ نابا دەم چاوی خۆی بڕنێتەوە یان دەستەی خۆی بشێوێنێتن ڕەنگە دوای تێپەڕبوونی چەند کاتێک ئیتر خۆی خۆش بوێ بەڵام بۆچی دەبینی گەنجان یان با بڵێم تاکەکانی کۆمەلگای ئێمە ئەگەر بەلایانی کەم دەبینی کاغەزێک فرێدەنە سەر شەقامەکان یان گوڵێک لە شەقامەکان لێ دەکەنەوە بە ئەو کۆمەلگا و نیشتیمانە بەهی خۆیان نازانن لە ڕاستیدا تۆ هەرچیەک بێ لەو خاکە هەر ڕێگەکەت هەبێ هەر دەنگێکت هەبێ هەر خوێنێکت هەبێ دوازە تۆ لەو خاکە لەدایک بووی ئەو خاکە خاکی تۆیە خۆشت بە بەشی ئەم خاکە نەزانم خاکە
ینی دایکی تۆیە مڵچی تۆیە لێرە لە دایک بوو یادەوەریەکانمان لە شوێن و کاتی ئەم نیشتیمانەدا پن بە پندی و با بڵێن بە پتایی ئەم نیشتیمانە خاک بە خاک بست بە بست ئێمە لەگەڵ هەموو بەشێکی ئەم نیشتیمانە یادەوەریمان هەیە زیکراتمان هەیە بۆ هەرچێک بێ تۆ لە شوناسی شوێندا نابڕێ ینی ئەم خاکە بەشێکە لە تۆ بەشێکی لەم خاکە بەشێکە لە ئینتیما و هەویەی تۆ بۆیە کاتێک گەنجێک یان ئینسانێکی کورد بەو هەستە نیشتیمانیە لە بەرامبەر پارێزکردن لە نیشتیمانی خۆت ژینوار و لانکی خۆت کە بریتە لە خاچ کوردستان مامەڵە ناکە ئەمە هەڵە تێگەیشتنە ئەمە لاوازی هۆشیاریە یعنی پیسکردنی ژینگە پیسکردنی وڵات تێکدانی وڵات بڵێن حەزی ئینسان بۆ کاولکاری لە نیشتیماندا حاڵەتێکی ناتەندروستی دەرونیە پەیوەندیدار نییە بە تەنان بەردۆخی سیاسیشەوە ئەم پەیوەندیدار بۆی کە ئەو تاکە چەند هۆشیاری هەیە من ئەگەر وڵات خۆم خۆش بێ لەم حاڵەتی وڵات خۆم خۆش دەوێت لە ئاشتیدا لە جەنگدا لە خۆشیدا لە ناخۆشیدا لە قەیران لە نەبوونی قەیران چونکە من ئەگەر دایکی خۆم خۆش بوێ لە هەموو کاتێکدا دایکی خۆم خۆش دەوێت ئەم دایکە بۆ من باش بێ بۆ من خراپ بێ هەموو کات دایکە مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە ئاینی پیرۆزی ئیسلام کە زۆربەی تاکانی ئەو کۆمەلگایە پابەندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئایا ئاین توانیویەتی پاڵنەرێک بێ بۆ بەهێزکردنی هەستی نیشتیمانی ڕاست لە ڕاستیدا پێغەمبەری پێشەوا فەرمیەتی یا گوتراوە کە فەرمیەتی ئەگەر من لە صحیحەکەشیدا دڵنیانە بم حب الوطنی من الئیمان خۆشەویستی نیشتیمان خاک لە ئیمانەوەیە پێغەمبەر دوردی خوای لە بێلێ جێڕاوەتەوە کە خاچی مەدینەی خاچی مەکەی مات کردووە وتوێتی ئەگەر من ناچار نەکرابم دەربکرێم ئەم خاکەم جێ نەدەهێشت لەوات کاتە خاکم شە پیرۆزە وەکو چۆن دین قودسەتی تێدا هەیە خاکیش نوعی لە قودسەتی تێدا هەیە پاچی تێدا هەیە بەرائەتی تێدا هەیە بۆیە دین بێگومان دیندارەکان نیشتیمانیان خۆش دەوێت دیندارەکان خۆشەویستیان بۆ نیشتیمان هەیە زیاد لەوانەیە کە ئینتیمای دینیان لاوازە من ئەو قسەیە بە پرسیارەتەوە دێڵم ئەگەر تۆ هەستی دینداری هەستی خۆشەویستی ئاین خواناسی لە تاچێکی گەنجدا پتە بکەی هەستی خۆشەویستی نیشتیمانیش لەو گەنجدا پتە دەکەی بە شێوشی تۆماتیکی چونکە گەسانەی کە هەمیشە خزمەتی نیشتیمان دەکەن بە شێهرە زۆریان ئەوانن کە لە خۆشەویستی خوادا خۆشەویستیان بۆ نیشتیمان هەیە خزمەتی نیشتیمان دەکەن من لانیکە وەکو ئایندارێک ئەو قسە دەکەم ینی من خوام خۆش دەوێت بۆی نیشتیمانیشم خۆش دەوێت باشە جاران لە با بڵێن لەو ساحەی کە لە مەکتەبا بوو زۆربەمان ڕیز دەکراین و ئاڵای نیشتیمانیمان سرودی نیشتیمانیمان دەگوتەوە ئاڵامان بەرز دەکردەوە تا چەند پێویستە ئێستاش ڕۆژانە سرودی نیشتیمانی لە قوتابخانەکان بخوێندرێت و لێ بدرێت و ئاڵاش بەرز بکرێتەوە ئێستاش هەیە لە زۆر بە قوتابخانەکان هەیە بەس وەکو پێویست نیە یعنی وەکو جاران نمایە ئەویش نازانم دەگەڕێتەوە لە بۆرچی یان سەبەبەکە بەس پێویستە ئەوانش ینی زیاتر ئیتمان پێ بدەن وەکو پێشترێ چونکە پێشترێ زۆر خۆش بوو ینی هەموو شەموان ینی ڕێز لە ئەو ئاڵایە دەگیرا لۆیە تەڵەبەش لە بچووکیەوە هەروە فێر دەکرا و ئاڵای خۆش دەوێتن ینی خۆش ینی هەستی دەکرد دیارەوە شتەکەیە سەبر فێر دەبوو کە ئاڵایەکەیە جێ شانازی ئەوی شاناز بۆ ئاڵای خۆی دەکرد و خۆشی دەویست بەس ئێستاکە ساردێش پێوە دیارە بۆچی ئەو ساردەی پێوە دیارە وەکو خۆت دەیڵێ والله ئەوە نازانم ینی بگەڕێنمەوە لە بۆرچ ینی پێویستە هەر هەمومان هەز بە ئەسوولە ینی هەر لە مدیر لە قوتابخانەکەی خۆی عەمید لە کولەکەی خۆی باوک لە ماڵەوە ینی وانەی چوا فێر مندارەکەی ڕۆڵەکەی بکە کە ئاڵایەکەیت پێویستە خۆشت بێ فەرزە دەبێت لە خۆشت بێ لە کۆتاییدا دەڵێم ئەو ئاڵایی لە دەستی منەوەیە چەندان قوربانی لە پێناوی درایەوە چەندان شەڕشی لە پێناو کرایە تاوەکو ئەو ئاڵایە بە بەرزی بمێنێتەوە و شانازی پێوە بکەین من ئەمڕۆ لەسەر پیرۆزی ئاڵا هاتم قوتابیان بدوێنم بەڵام بەداخەوە بەشێکیان قسەیان نەدەکرد جا نازانم بۆچی قسەیان لەسەر خۆشەویستی نیشتیمان نەبوو بەڵام بەشێکی دیکەیان وتیان لە هەموو بارودۆخێکا دەبێت خاک و ئاڵا و نیشتیمانمان خۆش بێ ئەم نیشتیمانە مڵکی هەمومانە وەکو کەشتێک وایە ئەگەر کون بێت هەمومان زەرمەندین ئەگەر سەریش بکەوێ و بەرەو پێشەوە بچێت بێگومان هەمومان تێیدا سودمەند دەبین لە کۆتاییدا یەک نمونەی وەزیرێکی پەروەردەی یابان دێنمەوە کە دەڵێت ڕۆژێکیان بینی منداڵێک خەریکی لێکردنەوەی پارچە گوڵێک بوو یاخود گوڵێک بوو منیش لە دوای دیتنی ئەو دیمەنە دەستم لە کار کێشایەوە گوتم وەکو پێویست خزمەتی ئەو منداڵە و ئەو نیشتیمانم نەکردووە سۆز و خۆشەویستیم لە ناخیاندا نەچاندووە خۆشەویستی چاندن قوربانی دەوێت
تاتەوەرێکی دیکە هەمووتان سپادەی خوا دەکەم خواتان لەگەڵ.